دوای زیاتر لە 2 مانگ لە سوتانی دوکانەکانی بازاری قەیسەری هەولێر خاوەن دوکانەکان گازندەی ئەوە دەکەن تا ئێستا قەرەبوو نەکراونەتەوە لە کاتێکدا دوکاندارانی بازار و سوتاوەکەی دهۆک بە ڕێژەی لە سەداسی قەرەبوو کراونەتەوە دەڵشڵێن گەر حکومەت ناتوانێت قەرەبوومان بکاتەوە ئەوە خۆمان کەمپین ڕادەگەیەنین بە هۆکاری ئەوەی بەشێک لە دوکانداران لەم مانگەدا کرایان بە خاوەن موڵکەکان داوە لە کاتێکدا دوکانەکانیشیان سوتاوە. ئەو مانگەی نەفەرمان لەگەر 8 وەرەقەی ساحێب مرچیدایە ئەخ خۆم نەمەحافزە ئاگای لەو شتە هەیە نە حکومەت ئاگای لەو شتە هەیە یعنی ئەمن لە سەحاری خۆشم بچم کرێژ بدەم دوکانم سوتابی هیچمان نمابی ئەوە هەر هەمومان هەموو ئیفلاسی کردبی هیچمان نمابی بچین دەبی کرێژ بدەین ساحێب مرگ بەمە دەرێ کاکە کرێ ئەمن مانگێکم وەرنەگرتیا ئەم کرێ خۆم دەوێ لۆ دهۆک 206 دوکان بوو پارەی وەرگرت ئەوەیان دایمێ ئەوە قەرەبووی دهۆچیە 206 دوکان بوو ئەو کابرای دهۆچی سوتان ئەو کابرای دهۆچی سوتان هیمەشی سوتاندیا ئەو کابرای دهۆچتان هیمەشی سوتاندیا ژانی دۆچی مێ ڕەبی پیرۆزیان بی کورامانیش کابرای کاسب بووینە کوڕی باش بووینە ئەمە هەتا ئێستاکە هیچمان لەو نەکرایە ئەگەر حکومەت لەو دەمەی دەبی قەرەبوومان کاتەوە ئەگەنا کەمپین ڕادەکەین بە محافزەت پشتیمان کە ئەنگۆش هەموو مرد بن ئەمە بەڕسمی ئیشەکەی دەکەین کەمپینش ڕادەکەین بزانێ ئەمەی خەرجی هەولێر بە خەرجکردن ئەمە چەند نازدار بووینە چمان لۆ خەرجی کردیە هەرچەندە لایەنی پەیوەندیدار باز لەوە دەکات کە بە شێوەی 24 کاتژمێری کار لە بازاڕەکەدا دەکەن بەڵام دوکانداران دەڵێن کارکردن زۆر سستە تەنها چەند وەستایەک کار لە نۆژنکردنەوەیدا دەکەن دەرێن 24 ساعتیان لێدایە دونێ پێرێ دەبینم 24 ساعت ئیش دەکرێ 8 ساعتیش ناکرێ نەک 24 ساعت هۆکار نازانم ئەو کارەکە چی عەمەلە نییە وەستا کەمە بەڕاستی هەیە بەس زۆر کەمە یعنی دەبینی 3 وەستا لێرە کەرپوچی دادەنێ لێرەش 2 وەستا 3 وەستا ئەو لەبەری ئاساری ئیش دەکە بەڕاستی ئەو بازارە حەقیوەیە لە هەر موقعاکی 10 وەستا ئیش بکە یعنی کەم و کوڕی هەیە بەڕاستی یعنی شەکان زۆر سستە دوکاندارەکان لێرە کرێە ساعت ملک داوای کرێ دەکاتن وتێن ئەمە ئەو شتتان لە هەڵ دەکەین بەس هەتا ئێستا هەڵیان نەکردێ ئەو مانگەی دوکاندار هەیە کرێدایە کرێکەش 8 وەرەقە 6 وەرەقە زۆرە لە بۆ دوکانداری بەڕاستی باید چەندی لە دوکانێ بووە بە مەغزانەوە بە دوکانەوە هەمووی لەکنە خوان هەیە بە حساب گوتیان زۆر باشە ئەمە وا دەکەن لەگە ساعت ملکەکان قسەی بکەن بەس هەتا ئێستا لەگە 20 ساعت ملکەچی قسەی نەکرایە. دوای زیاتر لە 2 مانگ لە سوتانی بازاری قەیسەری شاری هەولێر تا ئێستا دوکاندارانی ئەم بازارە جگەلەوەی کە قەرەبوو نەکراونەتەوە لایەکی دیکەشەوە بەشێک لە دوکانداران کرێی مانگانەی دوکانە سوتاوەکانیان داوە و نیگەرانن لەوەی کە خاوەنەکانیان مانگانە دەبێت کرێی مانگانە بە شێوێکی بەردەوام بدەن بۆیە داوا لە لایەنی پەیوەندیدار دەکەن نۆژانکردنەوەی بازارەکە خێرا بکەن و وا بە شێوەیەک کە حەقیان بۆ بگەڕێتەوە قەرەبوو بکرێنەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.